سایە بتوانم بزانم من چۆن قەناعەت بە منەکەی من وەکو ئافرەتێک متمانە بە پرۆفیسۆر دکتۆر ئەشواق بدەم. طبعاً خۆیان باش دەزانن پارتی لە هیچ قۆناغێک تەنها پارتیەکان نەبووە و بینیت پرۆژەکانی پارتی خزمەتی هەموو خەڵکی کوردستان دەکات. ئێرە زانکۆیەکە پێویستی بە توێژینەوەیە. ئەوروکا هاتیمە پایتەختی ڕەوشەمبیری، ئەوروکا هاتیمە شاری حیاتەکە بە ساخەو بم سلێمانی، ئەوروکا ئیمان و هەڵبژاردن لە سلێمانیە لەگەڵ کاندیدێک بەرنامەمان هەیە کە پێی دەڵێن شێرەژن. شێرەژن کێیە؟ کاندیدی ژمارەیەکی پارتی دیموکراتی کوردستانە لە سنووری بازنەی سلێمانی دکتورە ئەشواق جاف. دکتورە ئەشواق جاف ڕوبڕووی خەڵکی سلێمانی دەکەمەوە. ئایا داواکاری خەڵکی سلێمانی لەم کاندیدە شێرەژنەی پارتی چییە؟ ئایا پارتی چاوی لێیە بۆ ئەم شارە حیاتەکە چی بکە؟ لەگەڵم بن پێکەوە ئیمان و هەڵبژاردن لەم شارە دەست پێ دەکەن. سلام دکتۆرە، سەرچاوی حاڵێتە؟ باشی سەلامەتی؟ سەرچاوان زۆر سپاس. دەست خۆش. ئێرە ماڵی جەنابتە دکتۆرە؟ بەڵێ. لەگە منداڵەکان لێرە دەژی؟ لەگەڵ منداڵەکەم. منداڵەکەت چەند منداڵت هەیە؟ یەک منداڵم. خوا لێت ناستێنێ. زۆر سپاس. تەمەنی چەندە؟ تەمەنی 12 ساڵ و دەمانگە کوڕاشانە. اینجا دکتۆرە تو لەگە ئەو هەموو ئیشا و هەموو سیاسەتە پێڕادەگەی کاتی خۆت بە منداڵی خۆت بدەی؟ بە سەراحەت ئەگەر بە ئەمانەتەوە کاری خۆت ئەکەیت بەو شێوەیەکە بەتایبەتی ئێمە کارەکەمان دابش بووە، یعنی نێوانی هەرێم و بەغدا بە تەکید هەندێک لە کەمتەرخەمی دەبێت، بەڵام ئەمە لە دەسەڵاتی ئێمە نییە بە حکومی ئێمە ئافرەت بەرپرسیان لە خێزان و لە هەمان کاتش لە منداڵ و لەگەڵ ئەوەش لە ملت بە حکومی ئەوەی کە دەبێت ئێمە واجبی خۆمان بەرەمبەر ملەتی خۆمان جێبجێ بکەین. بەڵام خۆشبەختانە منداڵەکەم ڕاستە تەمەنی 12 ساڵ و دەمانگە، بەڵام وعیەکی کاملی هەیە بەو ئەرکە کە من جێبجێ دەکەم و شانازیشی پێ دەکات و دائیمەن پاڵپشتمە لەو بابەتە. بەو تەمەنەیە چوویە ناو دنیای سیاست و لێی تێدەگا کات و ئەرکت چەند قورسە؟ بەڵێ، هەستی کوردایەتی و نەتەوایەتی زۆر زۆر بەرزە. زۆر باشە. دامێکی زۆر زۆر باشە بۆ من. وەکو دایکێک خواردن دروستەکە لە بۆ کوڕە تاخانەکەت حەزی لە چییە؟ چی بوو دروستەکەی؟ ئۆنستلی بە سەراحەت ماکرۆنی بە طریقەیەک دروستی دەکەم کە زۆر زۆر حەزی لەیەتی. بۆیە ڕاستە ئیستا لەم کاتە ناتوانم بۆی دروستکەم بە حکومەوەی کە مەشغوڵیەتی بانگەشەی هەڵبژاردن و ئەو بەرپرساتە لەسەر شانم کە سەرۆکی لیستی پارتیمان لە سلێمانی هەڵبجاڵا پەڕینگەرمیان پێویستی بە کاتێکی زۆرە تەرخانی دەکەم بۆ هەڤەڵانی ئێمە بۆ خەڵک، بەڵام پێشتر بەڵێ بۆم دروستە کرد و تو بە خۆت خۆشترین خواردنت کە خۆت حەزت لێە دروستی بکەی و بیخۆی چ خواردنێکە؟ ڕاستەکە دەوی بۆ من هیچ کێشە نییە، یعنی من زۆر قەناعەتم هەیە. دائیمەن ئەگەر شتێکی بەسیطش ئەلحەمدوللا المهم برسەکەی پێشکێنم، بەڵام بۆ کوڕەکەم حەزی لە ماکرۆنە. زۆر باشە. دکتۆرە گیان ئەوجا جەناب دەدبینە ناو خەڵک بزانین خەڵک چی دەڵێن. ئایا لەم شارە ڕوبڕۆ هیچ ئاستەنگیەک پۆستەر دڕاندنێک یانیش ڕێگریەک دەبیەوە؟ ئایا خەڵک چ دەڵێن لەسەر دکتۆرە ئەشواق جافی؟ و پێکەوە بڕۆین اینجا ئەو گفتوگویە لە ناو خەڵک دەکەین لەم شارە. کەرەمکە.
اینجا دکتۆرە ئێستا ئێمە لە گەرمەگەرمی بانگەشەین ئێستا ئێمە لە شەڕی بانگەشەین بوو جەنابەت لە سلێمانی لەو منتەقەیە هیچ کاتێک کێشە دروست بووە کە نەتوانی بانگەشەی خۆت بە ئازادانە بکەی یانیش پۆستەری جەنابەت لەوانەیە تێکیان داوێت بەڵێ طبعاً خۆشبەختانە بانگەشە ئەتوانین بە ئازادی بکەین و زۆر بە جوانی خەڵک پێشوازیمان لێ دەکات بەڕاستی بەو پەرمیتمانش ئێمە دەچینە ناو خەڵک بە حکمی ئەوەی کە نێنەرانی کورد لە حکوومەت یاریمی کوردستان و هەروەهاش لە حکوومەتی عێراقی و هەروەهاش نێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقی و پەرلەمانی کوردستان ڕۆڵی خۆیان بینیوە پرۆژەکان و حکوومەت یاریمی کوردستان خزمەتی خەڵکی کردووە بۆیە ئێمە بۆ پەرمیتمانە دەچین بەڵام ئەو خاڵەکە بەڕاستی ڕوبەروو من دەبێتەوە وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی هەڵەبجەڵا پەڕێنگەرمیان دڕاندنی فلێکسەکانە یعنی لەکوێ بەڵێم ڕۆژانە فلێکس دەگۆڕن و دەدەڕێت تەنانەتش گەیشتە حدێک بە چوارچێوەش دەبرێت بەڕاستی دکتۆرە جەنابەت دوو خۆڵ لە پەرلەمانی عێراق بووی ئەم جارە چۆن بۆ خۆت کاندید کردووە اینجا ئەم جارە باریشت قورسە بچەکیت بەڕاستی من وەکو خۆم سیڤیم تەقدیم نەکردووە و بەڕاستیش یعنی وەکو داواکردن داوام نەکردووە بەڵام بە بریاری مرکزی و بریاری جەنابی سەرۆک سەرکردایەتی پارتی کە ببمە سەرۆکی فراکسیۆنی سەرۆکی لیستی پارتی لە سلێمانی هەڵەبجەڵا پەڕێنگەرمیان و ئینشا ئەڵڵاه بە ئیزنی خۆی گەورە لە ئاستی متمانەی جەنابی سەرۆک یعنی قیادەی پارتیمان و خەڵکی ئەم دەڤەرە و لاینگری ئێمە بم بۆ قۆناغی داهاتوو من لە ڕابردوو کارم کردووە کارەکانم خەڵکی کوردستان بینیەتی تەقییمش کراوە و لەسەر ئەساسی ئەم تەقییمە کاندید کرام وەکو سەرۆکی لیستی پارتی دانرام ئینشا ئەڵڵا لە داهاتوو پلانێکی توکمەمان هەیە پرۆژێکی زۆرمان هەیە ئینشا ئەڵڵا بە ئیزنی خۆی گەورە ئەو پرۆژانە هەمووی لە خزمەت خەڵکی کوردستان دەبێت بۆیە چاوەڕێی متمانەی خەڵکی سلێمانی هەڵەبجەڵا پەڕێنگەرمیان دەکەم دکتۆرە زۆر جار دەڵێن ژیان لە بۆ پارتیەکانی سلێمانی بەگشتی ئەم دەڤەرە ئیش و کار زۆر قورسە وایە؟ پارتیەکانی سلێمانی زۆر دڵسۆزن هەستی نەتەوایەتیان زۆر بەرزە پارتین ئایارە 24ن ئەتوانم بەڵام زۆر دڵسۆزن و بە مەبدە پارتین طبعاً و یعنی بەڕاستی من زۆر دڵخۆشم کە ئەیان بینم بەو نەفەسەی پارتایەتی و فعلەن لەسەر یعنی پابەندی ڕێنمایی دائیمەن پابەندی ڕێنماییەکانی جەنابی سەرۆک پابەندی ڕێبازەکەیان بە مەبدە پارتین و هەستی نەتەوایەتیان زۆر بەرزە زۆر باشە ئەو جاوا خەریکە ئێمە نێزیک دەبینەوە لە یەکێ لە شوێنەکانی کە ئارمانجمانە بۆ ئەوەی گفتوگوی زیاتری تێدا بکەین و ڕای خەڵکیش بزانین لەسەر جەنابەت داهاتووی ئیشەکانت پلانت و خەریکە دەگەین و لەوەیە گفتوگومان بەردەوامی پێدەدەین. دافع عن الشعب الكردي وعن الشعب العربي هاتوونەتە بازاری جوانی سلێمانی لەگەڵ دکتۆرە ئەشواق جافی ئێستا دکتۆرە لە ناو بازارە جوانە پڕ بە حەیەویەتە هێشتان دەبینین خەڵک هیوای هەیە بە ژیان کار دەکا لە بوو داهاتوو پارتی بوو چاوی لە سلێمانیە دەتانەوێت لە بوو سلێمانی چی بکەن؟ طبعا
ئێمە ئەمانەوەی ئەو ئاوادانەیە و هەروەهاش ئەو ئارامیە کە لە هەموو شارەکانی کوردستان بۆ ئەم ناوچێش ببێت چونکە لە قۆناغەکانی ڕابردوو بینیمان یعنی چەندەها پرۆژە دەرخان دەکرا بۆ سلێمانی بەڵام ئەتوانین بڵێن ڕێگری کرا لە جێبجێکردنی بەڵام لەم دکتورە کێ ڕێگری کرد لە جێبەجێکردنی ئەو پرۆژانە لە سلێمانی؟ پێم وایە هەندێک یعنی بۆ مەرامی سیاسیان بۆ کۆکردنەوەی دەنگ لەوانەیە بۆ ئەوەی کە خەڵکی سلێمانی وا تەسەوەر دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان فەرق و جیاوازی بکاتە نێوانی شارەکان لە کاتێکە نەخێر فەرق و جیاوازی ناکات لە نێوانی شارەکان بەڵکو هەموو شارەکان وەکو یەکە لای حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکرد کە ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو پارێزگاکانی و ئەو پرۆژانەی کە بینی جەنابەت کە چەندەها ساڵ ڕاگیرا بوو ئەو هات وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و جێبەجێ کرد ئەو پرۆژانەی کە لە هەڵەبجە کرا ئەو پرۆژانە کە لە ئیدارە سەربەخۆیی راپەڕین کرا ئەو پرۆژەی ئاو کە ئێستا بۆ سلێمانی سەڵاو ڕێز عەزیزی سەرچاوان بژی زۆر سوپاس بەخێر بێ زۆر سوپاس باشی دەنگ و بەستانە خۆشحاڵ بووم جێنابتانم لە مووقیفەیە بینی عەزیز و تەمەنە سەرکەوتنیشتان بۆ ئەخوازم ئاسایە بتوانم بزانم من چۆن قەناعەت بە منەکەی من وەکو ئافرەتێک متمانە بە پرۆفیسۆر دکتۆر ئەشواق بدەم یاخود متمانە بە پارتی بدەم تۆ چۆن من دڵنیا ئەەکەیت طبعا زۆر سپاس دەکەم سپاسی ئەو متمانەیە طبعا وەکو ئافرەتێک وەکو هەوڵاتێکی خەڵکی سلێمانی من سپاس دەکەم من ڕابردوو شاهدی داهاتوومە کردارەکانی من بینیوە لە قۆناغی ڕابردوو و پرۆگرامی پارتی بۆ قۆناغی داهاتوو بەرگریکردن لە مافی خەڵکی کوردستانە لە بەندە دەستوریەکان بەڵام پارتی بە مەفهومی یاسایەکە و دەستورێکە ئەوەی جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقع مساومە ناکات لەسەر مافی کوردستان چۆن لە ڕابردوو بەرگری کردووە لە قەوارەی هەرێمی کوردستان لە داهاتوش بە هەمان شێوەیە عەلەیکە سەلام عەزیزی زۆر سوپاس بەخێر بێن عەزیزی ئێوە پێکەوانیان جیاواز باشە بەڵێ دکتورەتان بینی یەکسەر هاتن ئێوە داواکاریتان چییە لێ با بێمە ئەو بەری عەفوان بەڵێ وەڵام دکتۆرم بینی یەکسەری هاتم من زۆر خۆشحاڵم کە بۆ جاری دووەمە خۆی کاندید کردە بەڕاستی کارەکانی پێشووی شاهیدە ئەزانیت چی کردو چی نەکردووە وە من زۆر خۆشحاڵم دووبارە ئینشاءالله بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و ئینشاءالله تا دەنگدانی پێشوو 800 زارمانە ئینشاءالله ئەم جارە بە ئومێدی سەر و ملیێنەوە بام زۆر خۆشحاڵ دکتۆرێکی سەرکەوتن ئینشاءالله. دکتورە اینجا لەسەر ئەو بنەمایە کە جەنابەت دەڵێ سەرچاوان کە جەنابەت دەڵێ پارتی فەرق و جیاوازی ناکە لە خزمەتکردن اینجا چاوتان لێە زیاتر خزمەتی سلێمانی بکەن ئەو خاتونەش ئەو داواکاریەی هەبوو کە ئێوە چۆن ئەو متمانەیە لە بوو خەڵک دروست دەکەن کە ئەو خەڵکانە دەنگتان پێ بدە کە دەنگدەری ئێوە نین بەڵام دەیانەوێ ببن بە دەنگدەری ئێوە طبعا خۆیان باش دەزانن پارتی لە هیچ قۆناغێک تەنها پارتیەکان نەبووە و بینیت پرۆژەکانی پارتی خزمەتی هەموو خەڵکی کوردستان دەکات بە پرۆژەکانی خزمەتی هەموو خەڵکی کوردستان بە بەرگریکردنی خزمەتی بەرگری لە هەموو خەڵکی کوردستانە بۆیە بە تاکید ئێمە کارمان بۆ هەموو خەڵکی کوردستانە و داواتان لێ دەکەین کە متمانە بە پارتی دموکراتی کوردستان بدەن پرۆژەکانی دیارە ئەوەی کە بینیتان لەم دەبەرە پرۆژەکانی و بە تاکیدش لە قۆناغی داهاتوو زیاترە جەنابەتش پرسیاری ئەوەت کرد چیمان بۆ دەکەن لە قۆناغی داهاتوو قەرەبووکردنی کەسوکاری ئەنفالکراوەکان و کیمیابارانی هەڵەبجە و زیان لێکەوتنەکانی بەعس و ئاوادانکردنەوەی ئەو گوندانە کە لەسەر دەستی ڕێژەمی بەعس خابۆر کراوە ئەو یەکێک لە پرۆژەکانی پارتی دموکراتی کوردستان هەروەهاش گەنجی ئێمە کە حکوومەتی ئیتیحادی پلە وەزیفەکانی لەناو بودجەی بڕی کەواتە پلەی وەزیفی کەواتە تاعین نەکراون بۆ سندنەوەی متمانەی گەنج لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کار لەسەر ئەوە دەکەین بە لەوبێکی دیبلۆماسی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەوبێکی یاسایی دەستوری لە چوارچێوەی دەستور یعنی لەناو خۆی پرۆسی سیاسی بۆ ئەوی ئەو پلە وەزیفانە بێنن بۆ ئەوەی گەنجی عەزیز و خۆشەویست و بەداخەوە دەڵێم ئەوان وا تەسەووڕیان کرد بە بڕینی ئەو پلە وەزیفانە کە وا دەکات کە گەنج متمانەی بە حکوومەتەکەی نەمێنێت بەڵام خۆشبەختانە گەنجی ئێمە وشیار بوون
وەکو ئێوەی عزیز و خۆشەویست و متمانەیان بە حکوومەتەکەیان ماوە بۆیە ئێمە پەڵێنتان پێ دەدەین چۆن لە ڕابردوو بەرگریمان کردووە لە قەواری هەرێمی کوردستان و مافەکانتان لە داهاتوش بە تەکید بە زیاتر بە لۆبێکی زیاتر و هەوڵی یەکریزی ماڵی کوردیش دەکەین بەڕاستی لەو دی و حەمرینەوە. باش زۆر سپاس دەکەم خاتون. اینجا دکتورە با لەنەو بازارەکە پرسیاری کوتایی ئەوە بێ پارتی بەتەمایە یانیش ئێوە پێشبینی دەکەن پارتی چەند کورسی لەم سنوورە بەدەست بێنێ؟ ئێمە وەکو ئاماژان پێکرد بەو پەریمتمانە لە ناو خەڵکین چونکە پرۆژەکانی پارتی دیارە و بەرگریکردنی پارتی دیارە لە خەڵکی کوردستان بەبێ فەرق و جیاوازی و خزمەتکردنی بۆ هەموو ناوچەکان وەکو یەکە بەبێ فەرق و جیاوازی ئەگەر ڕێگەی پێبدرێت طبعاً بۆیە ئێمە تەکید دەکەین لەسەر ئەوەی کە یەک حکومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە و ڕێگە نەدرێت بە هیچ هەنگاوێکی نایاسایی کە رێگر بێت بەرامبەر پێشکەشکردنی خزمەت بە هاوڵاتیان بۆیە پارتی ئینشاءالله حزبی یەکەم دەمێنێتەوە و هەروەها تەواقع دەکەین ئینشاءالله لەم سنوورە دەنگەکانمان زیاد بێتەوە لە چاو جارانی کە زیاد ببێتەوە ئینشاءالله بە ئیزنی خۆی گەورە و بە متمانەی خەڵکی کوردستان. دکتورە خێرهاتی حەلەبجە لە سلێمانیەوە هاتووینە حەلەبجە سلاوتان لێبێ سەلام عەلەیکم سپاس ئەمانەی ئێرە هەموو جوتیارن ئەمە باغی جوتیارێکە دەمانەوێت لەگەڵ دکتورە ئەشواق جاف کە سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانە لە سلێمانی حەلەبجە و گەرمیان و ڕاپەرین ماشاءڵڵە زۆرە اینجا لەناو ئەو باخچەیە باسی ئەو ئەزمونەی دەکەین کە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم جار بوو بەرهەمی دەستی جوتیارانی هەرێمی کوردستان بگاتە بازارەکانی جیهان حتا ئەمریکا ئەوروپا لە کەندا وڵاتانی عەرەبی ئەمە ئەزمونێکی تازە بوو بەڕاستیش یعنی جوتیارەکان کە ئەو بەڕێزانش لێرەنە شتێکی چاوەڕوان نەکراو بوو بەڕاستی حتا بڵین هەناری حەلەبجە سەرۆک وەزیران بەدەستی خۆی دایتە بەرپرسی گەورەی وڵاتان کە هاتینەت هەرێمی کوردستان اینجا لێرە دەمانەوێت لەگە جوتیاران قسە بکەین لەنا ئەم باخچە جوانانە بەگشتی لەسەر هەندێک پرسیاری تریشایەکە لە پەرلەمان چی دەکەی دکتورە پێکەوە بە بفەرم. کاک ئازاد چۆنی؟ سەلام عەلەیکم چۆنی مامۆستا باشی؟ سەلامەتی؟ عزیزی کاک ئازاد عزیزی زۆر زۆر سپاس. لەناو باغی بەڕێستانین کە من بەخۆم زۆر حەزم دەکرد لەو ڕۆژێک لە ڕۆژان ڕێککەوێ بێمە باغی جەنابەت ئەو ڕووکە لەگەڵ دکتورە ئەشواق جافی ڕێککەوت اینجا هاتینەتە ئێرە بەس نییە ڕۆژاتووی بەێ وڵە حەمد و شکر سپاس دەکەم. کاک ئازاد من پرسیارێک لە جەنابەت دەکەم دواتر توش بفەرم و پرسیارێکت ئەگەر هەیە لە دکتورە ئەشواقی بیکە. باش لە سەردەمی کابینەی نوێیەمە کەم جار بوو لە سەردەمی کابینەی نوێم بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان بگاتە بازارەکانی جیهان. باش ئەم هەنگاوت کودیت پێت کو بوو؟ بەڵێ بە ناوی خی گەورە و میهرەبان هەمیشە من 20 بۆ 25 ساڵە هاوار لەوە کەم ئێمە خاوەنی خاکێکین کەی وڵاتێن دێتی با ئێمە ئەسڵی کارۆکە خۆی بیگێڕینەوە من شان بۆچی ئەم خەباتەم کردوم خەباتە ماندوونە ناسە لەبەرەوەی کە ئەزانم خاوەنی چ خاکێکم خاوەنی چ گەنجێکم خاوەنی چ جوتیارێکی دەزڕەنینم ئێمە باوازە نەوت بێنی چی بکەین؟ یەک بەرمیل نەوت بە $6 بەس من وعدێگەیم بەرمیلێک زەردەچەوە بین بە 2 ملیۆن دینار لە خوار و ناوەڕاستی عێراق تا ئێستاش ڕێگیری لە بەرهەمی جوتیاران دەکرێت تێپەڕن. باش لەسەر ئەمە ئایا هیچ جارێک ئازارێکت چێشتووە؟ ئایا هیچ گلەیەک لەم جوتیارە بەڕێزانەی کە ئێستا ئامادەون گەیشتە دەستت؟ من وەکو پێتەڵێم بەڵێ
ئێمە ماتوڵ خاوەنی جوتیارێکی پڵنگ ئاساین لە هیچ شتێ ناترسین و ماتوڵ خاوەنی خاکێکی نە لە بەغا ترسین نە لە وڵاتە ترسین چکە ئێمە وەکو پێموتی واز لە نەوت بێنین شتێکمانەیە لە نەوت گرنگتر ئەبێ هەموو کوشانازی پێوە بکە. اینجا دکتۆر ئەشواق لەسەر قسەکانی جەنابی کاک ئازاد چ دەڵێ تا ئێستاش لە خاڕوونەوە ڕاستی عێراق ڕێگری دەکرێ لە تێپەڕاندن و دەربازبوونی بەرهەمەکانی دەستی ئەم جوتیارە و بەدەیان هزار جوتیارانی تری کوردستان ئایا ئەمە حەڵ دەبی؟ ئایا ئەمە هەتاکەی؟ بەڵێ طبعا نەکو تەنها ئەوەیە کە ڕێگری دەکرێت بەڵکو مافی جوتیارانی هەرێمی کوردستانیش نادرێت پارەشیان نادرێت ئەوە گیانمە بەڵێ مافیانیش نادرێت بە بەڵگەشەوە کە ئێمە ساڵانێکی دوور و درێژ شەری مافی جوتیارانمان دەکرد لە ناو هەڵی پەرلەمان بۆ ئەوی بتوانن مافی خۆیان وەربگرن. خۆشبەختانە ئەو پێشنیارانە کە بەرزمان کردوتەوە و کابینەی نوێم تەرجمەی کردو لەسەر ئەرزی واقع جوتیارەکان ئێوەش وەرن بەلێ فەرمونون ریسپۆنسێکی ئیجابی هەبوو و هەمومان دەزانین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دائیمەن خاوەنی مبادرەیە چاوەڕی ئەوە ناکات کە بە فعل و ڕەدی فعل کار بکات بەڵکو دائیمەن خاوەنی مبادرەی ئەوەش هەمومان بینیمان کە بەرهەمی جوتیارانی ئێمە ئیستا کە ڕێگری لێ ئەکرێت کە بچێتە خوارەوەی عێراق هەناردە دەکرێت بۆ دەرەوەی وڵاتە بۆیە ئێمە چەندەها پلانێکمان هەیە بۆ داهاتوو بۆ جوتیاران و بەدەستهێنانی مافی جوتیاران طبعاً کە فعلەن قسەی کاک ئازادش زۆر یعنی مەزبوطە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکرد طبعاً و کاریشی لەسەر دەکات کە تەنویعی داهاتی هەرێمی کوردستان نەکو تەنها ئەتیماد بکرێت لەسەر نەوت بەڵکو لەسەر کەرتی کشتتوکاڵی و هەروەهاش کەرتی سیاحەت زۆر باشە. اینجا هەژمارێک جوتیاری بەڕێز لێرن دەمەوێت هەموو خڕ ببنەوە چەند پرسیارێکم لێیان هەیە ئەگەر بفەرمونون بەڕێزەکانم لەو کاندیدە بەڕێزە کە جەنابیان لێرەیە داوا کاریتان قسەتان لە بۆی چییە؟ وەڵا ئێمە بە خێراتنی دکتۆرەکەین سەر چاومان هاو ئێمە داوامان لێ ئەو شتانی کەوا هەنارە گەنمە هەر شتێکە لە عێراق ڕێگریمان لێ نەکەن شتەکانمان بۆ ساق بێتەوە شتەکانمان هەر لە هەرێمی کوردستانی بچێتە دەری شۆ. داواکاریتان لێ چییە؟ وڵا داواکاریمان لە بەڕێزی لەوێ شەڕمان بۆ بکات داوا لە جەنابی سەرۆکی حکوومەتەکەین ئاورێک لە دەشتی شارە زووری پێنجۆن و هەڵەبجێ شەیب داتەوە لە هەنارە لە باخەوان هەموو شتێکمان لێرە نمونەیە داوا لە بەڕێزیانەکەین چۆن پرۆژەکانی لە هەڵەبجە بوو بە نمونەی پێشکەوت و دوای ئەوەش و ئێسەش هەر بەردەوام بێ. دکتۆرە لێرە دوکانێکی خەنجیلانە ئیکچکۆکە هەیە خانمێک تێدا ئیشی دەکا لۆ خۆی نانی پەیدا دەکا بە دەست و تلە ڕەنگینەکانی ئەوە دوکانی ئەو خانمەیە بفەرموو دوکانێکی کچکەی خەنجیلانەیە. سلام علیکم. سلام علیکم. چۆنی؟ ئێستا ئێمە لە دوکانێکی کچکەی خەنجیلانەینا لە حەڵەبجە خاتوونی گار بە دەست و تلە زێڕینەکانی نانی ژیانی پەیدا دەکات. دکتۆرەش وا خەریکی نانە بزانی دکتۆرە لی دەزانێ ئێوە تەماشا بکەن محاولەکەم خاتوونی گار تو ئامادەی وەکو خانمێکی دەستڕنگینی حەڵەبجە ئیشی خۆت دەکەی نانی خۆت لۆ خۆت پەیدا دەکەی دەنگ بە دکتۆرەی بدەیت لەبەرچی دەنگی پێ دەدەیت؟ وڵی ژنێکی سەرکەوت و بەڕێزە و متمانەی پێیەکەم کە ئیش بکە بۆمە باشە وڵا دەستی خۆش بێت. لێرە سێ پرسیارم لە جەنابەت هەیە وەکو عرفی بەرنامەکەمان ئیمان و هەڵبژاردن لە کۆتایی سێ پرسیار دەکەین لە میوانەکەمان کە کاندیدا میوانەکەشمان نەشارە بە بەڵێ و نەخێر جواب بداتەوە. پرسیار یەکەم ئایا لە بەغدا شەڕ بوو بەدەستهێنانی مافی پێشمەرگە دەکەی؟ شەڕ بەتەکید بەڵێ کردومە و ئیستەش و لە داهاتوش بەردەوام دەبم کردومە. ئایا دکتورە ئەشواق جاف لەبوو ناوچە کێشە لەسەرەکان خانەقینە و پێدا هەڕە چی دەکە؟ ناوچە کوردستانیەکان
لە دەرەوەی هەرێم بەشێکن لە جەستەی هەرێمی کوردستانە بۆیە پێیان دەڵێن پارێزەری ئێوەین و بە هیچ شێوەیەک مساوامە ناکەین لەسەر مافەکانتان بەڵێ بە تەکید. ئایا دکتورە ئەشواق جاف کە بە دەنگی ئەم خەڵکە بچێتە پەرلەمانی عێراق بە هەمان گڕۆچینای ئێستا ئۆفیسەکەت کراوە دەبێ و دەرگای ماڵت کراوە دەبێ پێشوازی لە خەڵک دەکەی یانیش ڕقەمی موبایلت دەگۆڕی؟ من یعنی لەخوا بەزابێت یەکێک لەو خەڵانە کە خەڵک خودی خۆی ئەو شادیم بۆ ئەدات کە تەلەفۆنەکەم لە 2005 تا ئێستا بەکراوەیە ماوە و لە هەموو هەڵبژاردنەکان لەسەر کارتی بەڵێ دەرگای ماڵەوەت کراوە دەبێت لەسەر کارتی هەڵبژاردن و چەندەها کێشەی هاوڵاتیان کە واجبی سەرشانی خۆمە چارەسەرم کردووە لە ڕێگەی ئەو تەلەفۆنەکە لەسەر کارتی هەڵبژاردن کە دوای هەڵبژاردن تەلەفۆنیان بۆ کردووە. قسەی کۆتایی جەنابێت لە بۆ بەرنامەی ئیمان و هەڵبژاردن چییە؟ قسەی کۆتاییم پێیان دەڵێم بازنەی سلێمانی هەڵەبجە ڕاپەرین گەرمیان من دکتۆرە ئەشواق جافم بەرگریەکاری سەرسەختی مافی پێشمەرگە خانەوادەی سربەرزی شەهیدان و کەسوکاری ئەنفال و قوربانیانی هەڵەبجە و هەروەهاش کەم ئەندام و زیندانی سیاسی و گەنج و ئافرەتان چۆن لە ڕابردوو شەری مافی ئێوەم کردووە لە ئیستە و داهاتوو بەردەوام دەبم بۆیە دەنگم پێ بدەن دکتۆرە ئەشواق جاف ژمارە 1 لیستی 275 بەردەوام دەبم لە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست ڕابردووم شاهدی داهاتوومە. سپاس دەکەم دکتۆرە. سپاس. لە سلێمانی هاتینە هەڵەبجە بۆ بەرنامەی ئیمان و هەڵبژاردن لەم دووکانە جوانە و خەنجیلانە کۆتایی بە بەرنامەکەم دەێنن هەتا جارێکی کە لە شوێنێکی کە سڵاوتان لێبێ و کوردستان ئەوەدام.